هەر لەبارەی پرۆژە یاسای گەڕانەوەی زەویەکان کامڕۆ لە پەرلەمانی عێراق دەنگی لەسەر درا جگەلەوەی سەرۆک بارزانانی سوپاسی حکوومەتی عێراق و ئەنجومەنی نوێنەران و لایەنە کوردیەکان و بەتایبەت فراکسیۆنە کوردیەکانی کرد لە بەغدا کە یەکدەنگ و کۆدەنگ بوون لەبارەی تێپەڕاندنی ئەم پرۆژە یاسایە. دواتر لە ئێکس لە تۆڕی کۆمەڵایەتی ئێکس سەرۆک بارزانی نووسینێکی بڵاو کردوتەوە تایدا هاتووە بڕارەکەی ئەمڕۆی ئەنجومەنی نوێنەرانی عێراق سەلمێنەری ئەوەیە کە دادگەری گەر بەردەوام بێت ئاوەدانکارە، زۆڵم گەر بەردەوام بێت وێرانکارە. ئەمە پۆستێکی نووسینێکی سەرۆک بارزانی بوو لە تۆڕی کۆمەڵایەتی ئەکس کە لە دوای پەسەندکردنی و پرۆژە یاسایە بڵاوی کردەوە جگەلەوە سوپاسی ئەنجومەنی نوێنەرانی عێراق هەروەها فراکسیۆنە کوردستانیەکانی کردو لەبارەی جێبەجێکردن و پەسەندکردنی ئەو پرۆژە یاسایە. گرنگترین ئەم پرسانە و زیاتریش گفتوگۆکەم لەگەڵ بەڕێز شوانکەلاری ئەندامی پەرلەمانی عێراق لە بەغدا و لەگەڵماندا. بەڕێز شوانکەلاری سڵاوتان لێبێت، تۆم کاتتان باش. ئەمڕۆ دەنگ درا بە پرۆژە یاسایەکی گرنگ بۆ کورد و هەروەها پرۆژە یاسایەکی گرنگ بۆ سونە، پرۆژە یاسایەکی گرنگیش بۆ شیعەوات. ئەمڕۆ کورد سونە شیعە یەکی پرۆژە یاسایەکی گرنگیان بۆ خۆیان پەسەند کرد لە پەرلەمانی عێراق. پەسەندکردنی ئەوەی کە پەیوەست بوو بە کورد و گەڕانەوەی زەویەکان بۆ خاوەنە ڕەسەنەکانیان تا چەند پەیوەست بوو بە یەکدەنگی و کۆدەنگی فراکسیۆنە کوردیەکان لە بەغدا؟ بەڵێ زۆر سوپاس. طبعا قانونێکی مێژوویە، تعریبی 50 ساڵ و غەدری 50 ساڵی داگیرکاری مڵک و زەوی دانیشتوانی ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێمی کوردستان، چ کورد بن چ تورکمان بن، هەندێکیش عەرەبی تایە، چونکە جگە لە کەرکووک لە قانونەکە خانەقینی تایە، مەندەلی تایە، بەلەد و دووجێلی تایە. بۆیە قانونێکی مێژوویە بە ئاراستەی ڕەواندنەوەی ئەو غەدرەی کە ڕژێمی ڕووخاوی بەعسی دیکتاتۆر لە هاوڵاتیانی عێراق کردوێتی، بە تایبەتی بۆ ئێمەی کورد کە 100 ساڵە لە بەردەم پرۆسەی لە ناوبردن و جینۆساید و تعریب و خاکداگیرکردن داین. قانونێکی زۆر مێژوویە و پیرۆزبایی لە سەرجەم ئەو هاوڵاتیان ئەەکەم کە بە گوێرەی قەراراتی مەجلیس قیادە ثەورە زەویان داگیر کراوە و ئینشاءڵڵا لە کەمترین ماوەدا بۆیان دەگەڕێتەوە. بەڵێ بە تەئکید ئەمە بەرەنجامی یەک هەڵوێستی یەکدەنگی سەرجەم فراکسیۆنە کوردستانیەکان نوێنەرانی کورد لە بەغدا بەرەنجامی خەباتێکی دوور و درێژە لە حەقیقەتان نزیکەی ساڵێکە پێشووتر لە خولەکانی پێشووە. طبعا هەر لە دوای ڕووخانی ڕژێمی بەعسەوە بابەتی هەڵۆشانەوەی قەراراتی مەجلیس قیادە ثەورە لە هەموو قۆناغەکانە، لە هەموو کابینەکانە، لە هەموو خوڕلەکانی پەرلەمانە کاری لەسەر کراوە. دەرەنجام ئەمڕۆ بە گوێرەی ڕێکەوتنی کە هەبوو قانونەکە دەنگی لەسەر درا و ئینشاءڵڵا لە دوای 15 ڕۆژی تر لە وەقایع بڵاو بێتەوە، دەبێتە قانون و ئەو کاتە میکانزم و ڕێنمایی جێبەجێکردنی فەقەرەکانی قانونەکە دەرئەچێت و جێبەجێ دەکرێت. بەڵێ بەڕێز شوان بێگومان گرنگ و مێژویی بووە، ئەگەروانە بووە سەرۆک بارزانی دوو پەیامی لەم بارەیەوە نابوو، بەڵام زەمانەتی جێبەجێکردنی ئەم یاسایە چییە بێ؟ لە عێراقدا کای گوێبە یاسا و دەستورە درێت تا بڵێ ڕەنگە ئەمەش جێبەجێ بکرێت؟ خۆی ئەوە هەیە بەداخەوە لە عێراقا ئەوان وەکۆڵێ دەستور پێشێلەکەن، هەموو ڕێکەوتنانەی کە کردومانە پێشێلەکەن، بەڵام قانونێکی هەستیارەوە غەدرێکی گەورەیە، یعنی شەرمە لایەنێک داکۆکی لەوە بکات من بەیانی قانونێکەیە بە گوێرەی ئەم قانونە زەویم داگیر کراوە پێشووتر بە گوێرەی قەراری مەجلیسی قیادەی ثەورەی حزبی بەعث زەوی من داگیر کراوە، ئێستا قانونێ لە لایەن پەرلەمانەوە دەرچووە ئەم زەویە بۆ من بگەڕێتەوە. یعنی شەرمە لایەنێک
یان حزبێک یان هێزێک دەسەڵاتێک پارێزگارێک هەرچی ناوەنی بێ بکەوێتە ئەو سەنگەرەی بڵێ ئەبێ قرارەکەی مەجلیس قیادە ثەورە منەفذ بێ جێبەجێ بکرێ نابێتەوە حەقی خۆت بۆ بگەڕێتەوە. ئەمە لایەنێکی تریش بەڕاستی ئیشی ئێمەی نوێنەرانی کوردە لە بەغدا، ئیشی وەزیرەکانمانە، ئیشی بە تایبەتی ئەمەی پەیوەندی بە کەرکووکەوە هەیە. ئەلحەمدولیلا ئێستا محافزیش کوردە، یعنی ئەتوانین بە هەموو لایەک جگە لەوەی پەرلەمان ئێمە ئیشمان تەشریع قانون دەرەکەین کە قانونەکەمان دەرکرد، ئیشیشمان چاودێری ئەو قانونانەیە، چاودێری جێبەجێکردنی ئەو قانونانەیە کە دەرەکەین. بە تەئکید ئەمە قانونێکی زۆر وەکوڵێ ژیاری و حیاتیە بە نسبەت ئێمەوە، بە وردی متابعەکەین، متابعەی قۆناغەکانی جێبەجێکردنی قانونەکەی ئەەکەین و ئینشاءڵڵا هەوڵە دەین نەتوانن ڕێگری لێ بکەن. بەڵێ بە دەرکردنی ئەم یاسایەوە دواتر بڵاوکردنەوەی لە ڕۆژنامەی وەقایعک و کارپێکردنی گرفتی تەواوی جوتیاران لە سنووری کەرکووک و دەوروبەری و ناوچەکانی دیکەش چارەسەرە بێ یانەوە هێشتا هەندێ گرفتی تیامێنە کە تاوا چارەسەر بکرێت؟ خۆی لە 100% زەحمەتە، چونکە لە حقیقەتە ئەوەیە یعنی تەنها ئەو قەرارانە ئیلغا ئەبێتەوە کە لە قانونەکە هاتووە، مەجموعەیە قەرار هاتووە، لەوانەیە هەندێک قەرار هەبێ تایە نەبوو بێ. ئەوە یەک. دووەم قانونەکە هەندێک تەفاسیلیشی تایە، مەسەلەن زەویەک ئەگەر بۆ خزمەتگوزاری گشتی بەکار هاتووە یا بەکار دێت ئەمە ناگەڕێتەوە، یان زەویەک ئێستا بەڵێشان ئەی بیرێکی نەوتی لێ خاوەنەکەی چی بکە؟ وەزارەتی نەوت بکە ئەبێ بە گوێرەی ئەو تعلیماتەی لەسەر جێبەجێکردنی قانونەکە دەرەچێ بە میکانزمێکی تر تەعویز بکرێتەوە، حکومەت تەعویزی بکاتەوە. نازانم تعلیماتەکە چۆن دەرەچێ، بەڵام لە قانونەکە هاتووە مەسەلەن ئەو زەویانەی بە گوێرەی قەراری مەجلیس قیادە سەورە حتا ئەگەر داگیر کراون، بەڵام ئێستا بۆتە جادەیەکی دووسایی، یەخۆ تۆ ناکرێ ئەمە تێک دەیت و بیدەیتەوە فەلاحێکی کورد کە لێی داگیر کراوە، ئەکرێت تەعویز بکرێتەوە بە میکانزمێکی تر. یان هەندێک لەوانەیە وەزارەتی تر بەکاریان هێنابێ و ئێستا لە خزمەتگوزاری گشتیا بەکارەهێنن، ئەمانەش زەحمەتە. ئەمە لە یاساکەدا هاتووە؟ یان نازانم هەندێک تەفاس بەڵێ لە یاساکەدا هاتووە ئەو زەویانەی کە لە ئێستادا بۆ خزمەتگوزاری گشتی بەکار دێن، ئەمانە بەڕاستی دەرفەتی گەڕانەوەی نییە، بەڵام ئەمە ڕێژەیەکی زۆر کەمە. ئەوەی من پرسیارم کردووە بەس لە کەرکووک نزیکەی 300,000 دۆنم زەوی بە گوێرەی ئەو ژمارە و تاریخی ئەو قەرارانەی مەجلیس قیادە ثەورە 300,000 بەس لە کەرکووکە گەڕێتەوە، لە داقوق نزیکەی 100,000 گەڕێتەوە، لە 100,000 دۆنمە بەسم 300,000 دۆنمە لە کەرکووک، لە سەرگەڕانە گەڕێتەوە، لە پردی ئەگەڕێتەوە، لە خانەقین، حتا لە پارێزگای سەلاحەدین لە دووس خوڕمات و ژمارەیەکی زۆری ئەو زەویانە هی جوتیاری ئێمن هەموو ئەمانە گەڕێتەوە. بۆیە دەستکەوتێکی گەورەیە لە حقیقەتەوە شانازی شەکەین کە لەم خولەی پەرلەمان بووین وەتوانیمان ئەم قانونە دەربکەین بە جۆرێک لە جۆرەکان تعریبی 56 ساڵی ڕابردوومان هەڵوەشانەوە. بەڵێ یعنی مهمەی قانونەکە ئەمەیە بەڕاستی. بەڵێ بەڕێز شوان ئەی پرۆژەی یاسای هەمواری یاسای بودجە ئەوە بەتایبەتەوە خاڵی پێیوەستە بە هەموو ناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان، ئەمە چی لێ هات بۆ ناتە پەرلەمان و عێراقکاری لەسەر نەکرا لەم دانیشتنە؟ خۆی دوێنێنە پێرێت دووشەم یەکشەمیان لە جەدۆلی کاری پەرلەمان هەبوو، ینی تعدیلی قانونی موازنە لە فەقەرەی دووەما بوو، بەداخەوە فەقەرەی یەکەم کە قانونی جیهازی مخابەڕاتی وەتەنی بوو اتفاق کرا کە ئێمە بچینە ژوورەوە نیساب پێ بێنی، نیسابمان پێکێنا، بەڵام گەیشتە تعدیلی قانونی موازنە چوونە دەرەوە. ململانەیەک هەیە لە ناو شیعە بە سەریح قسە بکەم، ململانەیەک هەیە لە ناو شیعە لە نێوان محەممەد شیع سوودانی و دەوڵەتی قانون و هەندێک گروپی تر، ململانەیەک هەیە کە ئەوان وتیان مادام مەسەلەن دەوڵەتی قانون وتیان مادام تعدیلەکە هاتووە ئێمەش ئیزافامان هەیە، ئەو تعدیلە لە ئەنجومەنی وەزیرانەوە هاتووە، تەنها باس لە تێچووی
دەرهێنانی نەوت و فرۆشتن و ئەوانەیەکە کە 16 دلار دانراوە لە قانونی بودجە بەڕێزشوان ئەو ململانەیە واقعی هەیە ڕاستە یان ئەوەیە دەیانەوێت ئەو یاسایی کە کورد دەیەوێت جێبەجێ نەکرێ و پەسەند نەکرێ خۆی لە واقعا هەیە ململانێکە هەیە چونکە حرەکاتەکانمان بینی پێرێ دەوڵەتی قانون من خۆم لە تەنیشتیان دانیشتم و عازیاندا چوونە دەرەوە نیسابیان شکان لەبەرەوەی ویستیان وتیان مادام تعدیلەکە هاتووە بەرەوە انتخاباتە چێ عێراق هەوڵیاندا بڕگەیە زیاد بکرێت کە مەسەلەن دەرفەتی دامەزراندن لە قانونی موازنەی 2023-24 25 تەخسیس بۆ دامەزراندن نەکراوە هەوڵیاندا تەخسیسێ بکرێ بۆ ئەم 6 مانگای بۆ ئەم ساڵ 2025 دامەزراندن بکرێ ئەمە پێچەوانی ئەو نەسە بوو کە لە محەممەد بابڵی محەممەد شیع سوودانی خاوەنێتی و لە ئەنجومەنی وەزیرانەوە هاتووە بۆیە ئەمڕۆ محەممەد شیع سوودانی ینی ئەنجومەنی وەزیران بابڵێن نوێنەری حکوومەتی فیدراڵ لە پەرلەمان نەسی ینی ئیزافەیە تری هێنا کە ئەگەر ئەم ئیزافەی هێنایان بڕۆیشتایە بەڕاستی زۆر خراپ بوو هەر ئەستەن زۆر لە دژی ئێمە بوو داوا ئەکا سەررجەم مەسەلەن مشتەقاتی نەوت و فرۆشی ناوخۆ و دەرەوە و هەمووی وەکو محافەزاتی تر بگەڕێتەوە بۆ مەرکەز و ینی ئەوەی من بینیم زۆر زۆر خراپ و باشتر کە ئەمڕۆ لە حقیقەتە لە ئەنجامی ئەو ململانی نێوان ئەوان تعدیلەکە نەڕۆیشت ئێستا دە 15 ڕۆژ ئەوە بەیانی دوو بەیانی جەلسەی پەرلەمان نییە چوارشەمە و پێنجشەمە هەفتەکەی تریش هەر نییە بە حکمی عوتڵەی ئیمام موسای کاظم و هەفتەکەی تریش هەر پەرلەمان ئێمە دانانیشین ئەگاتە نزیکەی 15 ڕۆژی تر کە دێینەوە بۆ پەرلەمان دانیشین بە تەئکید بابەتی تعدیلی قانونی موازنە هەر دێتەوە ناو مناهجی بەڕێشوان دێتەوە بەڵام کاری دانیشتەکانی پەرلەمان بەڕێشوان دێتەوە بەڵام پێتان وانە تر نەشیعە نەسونەیشیان بە کورد نەماوە دوو پرۆژە یاسای گرنگیان هەبووتیان پەڕاندووە چ زەمانەتێکەیە کە ئەوان لەگەڵ کوردن بۆ تێپەڕاندنی هەمواری یاسای بودجە وەڵا بە تاکید خۆی منیش زۆر زەحمەتەی بینم بەڵام ئیترە بێ ئیتیفاق بکەین ئەبێ لە ئاخیرا ئەبێ جەداولی موازنەهی 2025 هەر بێتە مەجلیس و ئەم تعدیلەیش هاتووە ئەوەی نەسەکەی پێشوو هەیە ئەسڵیەکە کە ئەنجومەنی وەزیران نردوێتی لەگەڵ ئەم ئیزافایی کە ئەمڕۆ هاتووە ئەمانە جارێکی تر بێ سەرۆکایەتی پەرلەمان دەردەشەی ئەمە بکەن لیژنەی مالی جارێکی تر دانیشتنەوە ئەبێ سیغەتێک بدۆزنەوە دوای شەمە ڕەبتی بە نێوان هەردوو حکوومەتەوە هەیە اتفاقی لەسەر کراوە لە نێوان هەردوو حکوومەتە لە ئەنجومەنی وەزیران بە اتفاق هاتووە جگەل لەوەیش بەڕاستی لە ئەنجامی نەڕۆیشتنی نەوتی هەرێمی کوردستان حکوومەتی فیدراڵ موازنەی عێراق زیاد لە 20 ملیار دۆلار یان نزیکەی 25 ملیار دۆلار زیانی بەرکەوتووە ئەمەش بابەتێکە یعنی عکسەکەیشی تەواوە ئەوەی ئەوێ نەوتی هەرێم یعنی ئێستا و قسە هەیە حتا لە شەقامی عێراقیشە ئەگەر ئەتانەوێ نەوتی هەرێم هەر نەڕوە ئەم قانونە تعدیل نەکرێ معنای وایە ئەتانەوێ موازنەی گشتی عێراق چۆن 20 ملیار زیانی بەرکەوتووە لە 1-2 ساڵی ترا 20 تر زیانی بەربکەوێ و حکوومەتی فیدراڵیش بە گوێرەی قەراری محکەمەی فیدراڵی ملزەمە بەوەی موچە هەر بنێرێ یعنی ئێستا عکس بۆتەوە بابەتەکە فشارێک لە شەقامی خۆیانەوە هەیە ڕایەکی بەقوتەیە تعدیلەکە بڕوە هەتا ئەوان قسەی ئەوەی شەکەن ئەگەر تعدیلەکە نەڕوە بەوەی محەممەد شیع سوودانی هات لە پەرلەمان باسی کردوتی هەندێک نەوتە ڕوا و ئەفرۆشرێ بە وڵاتانی دەور و بەر ئەگەر بە شێوەیەکی یاسایی تعدیلەکە نەکرێ و نەڕوە دەرفەت بۆ ئەو ڕۆیشتنش هەیە یعنی بۆ پارەی کۆمپانیەکان بۆ هەندێک بابەت بۆیە هەمە چەشنە بە دڵنیاییەوە من تاکیدم دوای 15 ڕۆژی تر کە دێینەوە هەوڵە دەین ڕێکەوتێکی تازە لەگەڵ لایەنەکان بکەین بۆ ئەوەی تعدیلەکە هەچۆن بێ بڕوە هەم سوودی بۆ موازنەی گشتی عێراق هەیە هەم بۆ هەرێمی کوردستانی شەبێتە دەستکەوتێکی گەورە بەڕاستی نەوتی خۆمان بفرۆشین تەئسیری لەسەر موچە و شایستە دارایەکانی هەرێمی کوردستانی شەبێ بەڵێ بۆ هیوایەوانەی کە تۆ باسی کرد کە پێت باش بوو و پێت خۆش بوو کە هەموارەکە نەڕۆشتووە ئەو شتانە چاک بکرێت ئەنجا بڕات بۆەوەی زیانێکی دیکەمان پێ نەگات بەڕێز شوان کەلاری ئەندامی پەرلەمانی عێراق لە بەغداوە لەگەڵمان جابی زۆر سواس بۆەوە